خۆشحاڵە بین لە بەرنمێکی جیاوازە بە دیداریەوەی بەڕێز و خۆشەویست شادی بینەوە کە ئەم بەرنمەیە بە هاوبەشی هەردوو کەناڵی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و تەلەڤیزیۆنی خاک پێشکەشتان نەکرێت بەو هیوای کە بتوانین خزمەت بە ستایلێکی جیاواز بکەین لە بەرنمەیەکی جیاوازە لە کەشوهەوایەکی جیاوازە کە ئەمە یەکەم جارە بتوانین لە ئەم بەرنمەیە لە چایخانی شەعبا کە شوێنێکی کلتوری و کە شوێنێکی حەوانەوەی ڕۆشنبیران و هونەرمەندانی شارە خۆشەویستەکەمانە ئەم بەرنمەیە لێرە پێشکەشەکەین. بەرنمەکەمان زیاتر تەوەرەکانی لەسەر هونەری میلیە، هونەرێک کە ناوی هونەری میلیە، هونەری میلی لای هەموو کەسە گاشکرایە کە هونەرێکی خۆڕسکە کە ئەو گۆرانە میلیانە زۆر جار خاوەنی نییە. ئەم بەرنمەیە زیاتر ئەوەی کە جیاواز دەکات باز لە بوارێک کا بواری بەیت و بالۆرە یاخود پیاهەڵدان یا بە سەرداوتن کە چەند وەختە باوە لە بینی گۆران بێژە میلیەکانە. بەرنمەکەی ئەمە شێوازی پێشبڕشەیە لە بینی دوو هونەرمەندی میلیە، دوو گۆرانی بێژی میلی باشترەکە بڵین کە ئێمە لە شێوازی قورعایە ناوەکانە لێرە هینی دەرەوە دوو گۆرانی بێژە بن بە میوان. ئەو دوو گۆرانی بێژە بە هەمان شێوە بابەتێک کە خۆمان تا ئێستاش نازانین چیە و کاتێک کە هیچێک لەم دوو بەڕێزە بابەتەکە ڕاکێشن لەسەر ئەو بابەتە ئەمانەیە گۆرانیمان بۆ بڵێن یا بە شێوازێکتە بڵین شعرەکانیان ڕێکخان گۆرانیەکە لەسەر ئەو تەوەرە بڕوات ئەو کاتە ئەو لەژنە سەنگانە بەڕێزەی کە ئەمڕۆ لامان میوانن کە لەم بەڕێزە خۆشەویستانە پێکاتون. ئەگەر کاکزایر ئازاد پێشە مایکەکان با دەدەستی ئەو بەڕێزانە لایەنە هونەرمەندی خۆشەویست کاک سابیر کوردستانی زۆر بە خێراتنی یەکەم کاک سابیر وەکو گۆرانی بێژ گۆرانیەکان هەڵسەنگاندی بۆکە لەگەڵ برادرانی لوزنەکە. کاک سابیر بەخێر بێت. زۆر سپاس دەکەمە قوربان. کاک سابیر جەنابی شێت کاتی خۆی لە گۆرانیا پێما بە باسی شیربایی و ئەو شتانت کردووە لەبەرەوە ئێمە جەنابمان دیاری کرد هەمووکو هەڵسەنگاندنی دەنگی گۆرانی بێژەکە هەمووەکو ئەوی کە جەنابش لە بواری شعر نووسینیشان من دڵنیام کە دەستە هەبووە لە شعری لیریک و دانانی ئاواز و گۆرانی و ئەو خزمەتی هونەری ڕەسانت کردووە. بەخێر بێت. بەڵێ سپاس دەکەم. بەڵێ من ئەتوانم بڵێم لە ناوەڕاستی هەفتاکانە چەند گۆرانیکی کۆمەڵایەتی مودوەکو گۆرانی کچ ئەڵێ منیاندا بەشوو شیربایی کچ بەنا بەدڵ گەردرا بەشوو و گۆرانیەکی کەشم هەیە تا ئێستا زۆر بڵاو نییە، یعنی زۆر ئەتوانم بڵێم خەڵک گوێبیستی نەبووە ژنی بەدژانە و ژەنگی ژیانە. ئیتر کۆمەڵی گۆرانیم هەیە کە لەسەر ئەم بابەتە بابەتی کۆمەڵایەتی. زۆر سپاس کاک سابیرجان بەخێر بێ. ئینشەڵا لە کاتی بەرنامەکەشا زیاتر لەسەر تەورەکان هەمووی باسیەکەین. میوانێکی خۆشەویستمان لێرەیە کاک محەممەد مەردان ڕۆشنبیر و لێکۆڵەر لە بواری کولتور و لە بواری فۆلکلۆر و لە بواری هونەری میلی و ئەتوان بڵم لە سەر جەم کە لە پوری کووردا شارزەیەک تەواو هەیە. بەخێر بێ کاک محەممەدجان. زۆر سپاس کاک جەزات دەستخۆشیەم بەرنامەیەتان دیەکەم. زۆر سپاس کاک محەممەدجان. ئێمە نەزانم بەڕێستان ڕاتان چییە لەسەر ئەو گۆرانیە میلیانەی کە جەنابەت من ئاگادارم زۆر متابعی بۆ ئەوشتانە. هەندێک گۆرانی هەیە کە کەلیماتەکان هەرەوەیە ڕێگەخرێ، هەندێک شانەیە سوودی هەبوو بۆ کۆمەلگا وەکو کاک سابیر ئاماژەی پێکرد. لە ڕاستیە گۆرانی کۆنترین بەشی ئەدەبی فۆلکلۆرە و هەموو نەتەوەیەک شانازی بە فۆلکلۆری خۆیەوە کا بێگومان گۆرانی میلی ئەتوانم بڵێم بووە بۆ تۆمارکردنی مێژوو و فەرهەنگ سازێکی گەورەیە بۆ نەتەوەکەمان پڕە لە وشەی جوانی فۆلکلۆریکە فەرهەنگسازی کورد کەڵکی لێبینێ لە هەمان کاتە ڕوودا و بەسەرهات و دەیان خۆشەویستی و ئەو جۆرەشتانە لە ناو گۆرانیە میلیەکانە تۆمار کراوە. دەست خۆش کاک محەممەدجان. ئینشەڵا لە کاتی بەرنامەکە زیاتر ئەچینە سەر تەورەکان و ئەو بابەتانی کە لەسەرەوە و هەروەها برای خۆشەویستمان کاک محەممەد پاکش کە بەڕاستی شاعیرێکی لاو خۆشەویستە کە زۆر خزمەتی بە هۆنراوی لیری کردووە، هۆنراوی لیری کە تایبەتە بە گۆرانی بۆیە ئەویشمان دیاری کردووە بۆ ئەم بەرنمەیە لەبەرەوەی گوێ لە شعرەکانی ئەو گۆرانیانە بگرێت کە ئەو دوو هونەرمەندە میلیە ئەو دوو گۆرانی بێژە میلی پێشکەشەکان هەڵسەنگاندنی خۆی هەبێ بۆ شعرەکە. ئایا شعر ئەو گۆرانەیە کە ئەوترێ هەر ئەوەیە ئەخیری کۆپلەکان وەکو یەک بێ یا بابەتەکە پێچێدیان ناوەڕۆکی تیا بێت. بەخێر بێ کاک محەممەدجان. زۆر سپاس. منیش لە جێ خۆمەوە دەستخۆشیتان لێ یەکەم، بەڵام وەکو ئەزمون و وەکو تەمەنیش پێم خۆشە سەرەتا مامۆستا چالاک وەکو نوێنەری شارە خۆشەویستەکەمان شاری کەرکووک ئەو قسە بکات دوای ئەوە من لە خزمەتتان نابم. مامۆستا چالاک بەخێر بێ. مامۆستا زۆر سپاس. مامۆستا چالاک بەڕاستی منەمێ ڕای بەڕێزیان وەربگرم
لەم بوارەی هونەری میلیە کە پێوترێ گۆرانی میلی یا مۆسیقای میلی ئەو گۆرانیانەی کە بەسەراوتن بووە یاخود گۆرانی میلی بووە ئەم بە تایبەتی و بوارەی کە پێوتی هونەری میلی شات یعنی بەزم و ئاهەنگ و ئەو شەوچەرە و لای خۆمان گعدەشی پێوترێ وابزانام لە کەرکووکیش هەر شتێک لەو بابەتە هەیە لەبەرەوە ئەمە مامۆستا چالاک خۆی ئاماژە بە بەڕاستی دیارە تەوەرێکی جوانتان دەستنیشان کردووە ئێمە بمانەوە نەمانێ ئەم جۆرە هونەرە بەشێکی زیندوی مۆسیقا و گۆرانی کوردیە هەر لە کۆنەوە یعنی پێش ئەوەی کەوا تۆمارکردن بێتە ئاراوە دیارە لە دیۆخانەکان و لە دێهات و لە شار و شارۆچکەکانە چەندها ساڵ ئەم هونەرە زیندووە کاری پێکراوە بۆ تا ئەرشیفێکی گەورە بۆ ڕەسەنایەتی و بۆ ڕێچکە بۆتە ڕێچکەیە کەوا زۆربەی هونەرمەندانی ئەم دوایش لەسەر ئەو شێوە کاریان کردووە بە تایبەتیش ڕەنگە بڵێم لە ساڵانی شەستەکان بەدواوە هەموو هونەرمەندان نەیانتوانی و هەموو دەنگخۆشەکان ڕووبکەنە ئەو کاتە تەنیا بەغا هەبووە لە کوردستانی خۆمانە ڕەنگە زۆر لەو تۆمارانەی کەما بێتەوە بۆمان بە تەجیلی گرۆندیکی ئەو کاتەوە بە باڵەبان و نمونەی ئەحمەد داودە و لە دانیشتنی ماڵانە لە دانیشتنی ماڵانە زۆر لەوانە بووەتەوەی کەوا ئێستا بەڕاستی ئەتوانی ئەو میلۆدیانە بەکار بهێنرێ بە شێوەیەکی ئەکادیمی و جوان کاری پێ بکرێتەوە ترەوە قسە زۆر هەڵەگرێ ڕەنگە لە چەند بەرنامەیە کۆتایی لە کاتی بەرنامەکە زیاترە چین سەتەوەرەکان مامۆستاجان ئەمانەیە کاک محەممەد پاکش ئەگەر وتەکەی خۆی پێشکەش بکات من پرسیارەکەتەنم لە بیرە سپاس ئەوەی کە من ئیزانم لە گۆرانی و شعری میلی و هونەرمەندی میلیە بەرپرسیارەتی وشە تۆزێک کەمترە وەکو ئەو شیعرانە نین کە شاعیرێک دایناوە ئەم شاعیرە چوارچێوەیەکی بۆ داناوە ئەو گۆرانی بێژە بۆی نیە لەم چوارچێوەیە دەرچێت و هونەرمەندی میلیش چۆن بە خەیاڵیادی ئاوای شیعرەکاڵێ زۆر بەرپرسیارەتی ئەنجامەکەی هەڵناگرێ بۆیە پێم وایە جگە لەوەی کە تەنها وەزن و قاویان کێش و سەروە بە تەنها بەز نییە بۆ ئەو گۆرانیە میلیانی کاوترێت بەڵکو مەبەستەکەی ئامانجەکەی زۆر جارەوە نیە بۆ لەدایکبوونی مناڵێک وتراوە ئێستا بووە بە ئەرشیفێک بووە بە خەزێنەیەک بۆ ئێمایان زۆر جار بۆ هەر ئاهنگەکان ئاهنگی بووک و زاوە و ژن و مێردایەتی ئەوانە کراوە بەڵام لە ڕووی بەرپرسیارەتی وشەکەەوە زۆر بەرپرسیارەتی هەڵناگرن بۆیە چۆن بە دەمیانە هاتۆ ئەوای وتویانە بەڵام لەناو هەموو ئەوەشە ئەوەی کە باشترین مانای هەیە ئەوەی کە زۆرترین خزمەتی کردووە ئەوە زۆرترین گرنگی پێدرێت هیوادارم هەڵسەنگانی بەڕێست و لیژنەکە لەسەر ئەو ئەساسانە بکە باسمان کرد پاش کەمێکتر ئەچینە سەر ناوەڕۆکی بابەتەکان بەس پێشەوە پێم خۆش بکەوە گروپی مۆسیقاش بناستێنم کاک پێشکار کەوا بە کەمانچە بەشدارە کاگاریان بە ئەمێری سنتور کاک سەرکەوت بە باڵەبان و کاک نەوزادیش بە ئەمێری زەڕ بکەوە ئەمێرانش هەر خزمەتی هونەری میلیەکەن ئەمانەیە لەو سایرە دوورکەینەوە کە ئامێری ڕۆژاوایی بەکار بێت ئێمە لە شوێنێک ئەم بەرنامەی پێشکەشەکەین کە ناوی چاخانەی شەعبە ساباتێکە بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران پێمان خۆشەکەوە لە ئیدارەی چاخانەی شەعب کاکیوە فەرمێ بۆ بەرنامەکە و کمیوان لەگەڵمان دانیشێ کاکیوە بەخێر بێت کاکیوە جان بەخێراتن دەکەم کاکیوە ئێمە ئەمانەیە بە ناوی هەموو هونەرمەندانەوە بەڕاستی بە ناوی خەڵکی شارەکەشەوە سوپاسی بێپیان ئاڕاستی چاخانەی شەعب و سەرجەم بەڕێوەبەرانی چاخانەی شەعبەکەین کە هەمیشە هاوکارمان بوون لە پێشکەشکردنی زۆرێک لە کۆنسێرت و ئاهەنگ و مەراسیمی ڕێزێنان و یعنی بەڕاستی چاخانەی شەعب بووە بە کولتورێک بۆ شاری سلێمانی ئەگەر خۆت باسێک لەبارەی چاخانەی شەعب بۆ بکەیت سپاس سافە جوانە و بۆ هەم تەلەڤیزۆنی خاکش و هەم تەلەڤیزۆنی گەلی کوردستانیش ئێمە بە ناوی چاخانەی سابی چاخانەی شەعبەوە دەستخۆشیتان یەکەی بۆ بەرنامەکەتان نەک هەر ئەم بەرنامە هەموو بەرنامەکەتان جوانە خۆشتان جوانن و ئەم بەرنامەی ئێستا کە جوانەکەی لەوایە کە لەناو چاخانەی شەعبە پێشکەشێکن ئەوە هەم بەنسبەت ئێمەشەوە بەنسبەت شاری سلێمانیشەوە کە پێم وایە ئێرە کۆنتترین شوێنە لە ساری سلێمانی کە تا ئەسما بێتەوە ڕاستە دەستخۆشیتان یەکەی بۆ بەرنامەکە و هیوای تەمەندێشان بخواردن و سەرکەوتوبن ئێمە سپاسی بەڕێز دەکەین حەزەکەم بچینە ناوەڕۆکی بەرنامەکەەوە کاتێەوە تۆ کاکە عەبدوڵڵا یا خۆیەکە بە گوڵی بامی یا خۆیەکە بە یا گوڵی تەماتە بە هەر حاڵ ئێستا کاک عەبدوڵڵاجان ئێمە ئەمانەوێت بۆی نەعەدالەتی و شتانە لە بەرنامەکەیە پەیڕەو نەکەین دوو هینمانداناوە ئەو کەشکۆڵە چیە شتە میلیە
بابەتە یەکیشان بابەتی گۆرانەکەی تیاکە گۆرانی لەسەوتەیەکیشان ناوی ئەو هونەرمەندە بەڕێزانەی کەەوە بەشدارە بن ئەمانەیە جەنابەت ئەگەر ئێستا دوای ئەوە هەندێک قسەی لەسەرەکەین دەست بکەی بە ئایبنەوەی بە تورەکەیشیان ئەبزانین چ گۆرانی بێژێک ئەتوێتە کابڵاگا لە خۆ دوو پشتیانە بێت وڵای من یەکەم لەوە تەزانماری دەستیشی پیاگەمە گەماریش خوێنی خۆ لەسەر خۆ جاسا بزانین بەخت یاوەری چیە بێ چی گۆرانی بێژەکە بێ کاکە ڕزگاری ئیسماعیل کاکە ڕزگاری ئیسماعیل میوانداریمانەکە لەم بەرنامە قەشەنگەیە پێمان باشە کاکە ڕزگار ئەگەر ئامادە بێت فەرموو با فەرمێ بۆ کۆڕ و کۆبوونەوەکەمان لێرە ئەو کاک ڕزگارەڵەن ئەوش کەلیمە جووتەکە وەکو چۆن دیوار وایە چۆن دیوارێکاوە هینەکەی با بزانین ئەمڕۆ کاک ڕزگار فەرموو بەخێر کاک ڕزگار جان ماوە تۆ جەنابە یەک ناوی تریشە بێ ڕابچێشی ئەم تورەکەیان تایبەتە بە جەنابەت باشە ئەمەی کیان بزانیم ئەم منافەسەی کاکە ڕزگار ئەبێ چێ بێ وەڵا ئەمەیان کاگە کاروان شارەوانیە جەنابی با فەرمێ بۆ کۆڕووکۆبوونەوەکەمان ئەنجا بزانین ئەم دووکەوە چۆن بەرامبەر بەیەگە خوێنن بزانین کامیانە بەزێنێ تر نازانم بزانین کاکە ڕزگار لەو بوارەیە تا چەند شارەزایی هەیە و تا چەند توانیوێتی سەرکەوتوو بێ حەزەکەین لە دەمی خۆیەوە گوێبیستی ئەو وشانە بین کە جەنابی کاری تیاکە فەرموو کاکە زۆر سپاسانەکەم زۆر سپاسی جەنابی شتەکەم کاک عەبدوڵڵا سپاسی ئەو بەرنامە تایبەتەکەم کە ئەم شەو دیاردەیەکی جوان ئەخۆڵقێنین ئیشەڵڵا من زیاد لە چارەکە سەدەیەکە لەگەڵ ئەم گۆرانیە میلیانە هەڵسو کەوت دەکەم بوارەکەی خۆم زۆر بە باشەزانم زۆر حەزلێتی زۆر هیوایەتم بووە لە هەر لە مناڵەوە هیوایەتمەوە بووە لە گۆرانی مەجلیسیە لە گۆرانی ئاهەنگەکانە زۆر بەشداریم کردووە لە بۆنە ئاهەنگەکانە لە بۆنە نیشتیمانیەکانە کۆپلە و کەلیماتی حڕماوتووە بەدڵی خۆماوت زۆر نەبووە کاک ڕزگار ببوورە سەگە پێوەڕم وا بزانێ ئێستا و مەجلیسەیەکە باسێکەکەی لە مەجلیسیا کە عەبدوڵڵا وا بزانێ برای زاوایە لە پەناتەوە دانیشتووە مهمە ئەم ڕۆشتێکمان بۆ بکەی بۆ بینین چکە لەبەری تۆ کاکاروانە دیارە هینەکەیە ئەو پێشبڕکێ هەیە لەسەر و بابەتی کە کاکزایی تۆزێکتر بزانێت چێ بێ بە قسمەت و نسیبیەوە ئەو کاتەی ترە بێەوە ئەسپی خۆتەوە بی زین ئەوەی بۆمان کرایکەین زۆر باشە کە ئەبڕۆژەم بورە بزانین کاکاروانیش بەمان شێوە بزانین کاکاروان ئەویش بە هەمان شێوە لەو بوارەوە بزانام دەستێکی باڵایەوە خەڵکیی دیار و ناسراوە هیوادارم ئەم شەو کۆڕووکۆبوونەوەکەمان بە دەنگە زوڵاڵەکەی جەنابیش هەروە خۆش و بەگەعدەیەکی خۆش ساز بکەن بزانین جەنابیشی لەو بوارەیە تا چەند شارەزایی هەیە و خۆتمان پێ بناسن زۆر سپاس لە خزمەتانە منیش بەناوی خۆمەوە پێشەکی سپاسی هەموو ئەو خۆشەویستانەکەی کە بەشداریانێ لەم ئاهەنگە خنجیرانەی شەڵا هیوادارم شتێکی باش بخینە بەرجووی هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویست منیش کاروان شارەوانی 8 ساڵە لە بواری هونەرە ئیشەکەم هونەری میلی پێڵێن یەکی لە بۆنەوە ئاهەنگەکانە لە زەماوەن و لە شایی و لە دانیشتەکانی ماڵانە و خۆم بە خۆشحاڵەزانم بتوانم ئەگەر بتوانم خزمەتێ بکەم کابراڵی چیڵم با تۆزە گەرمیکەین بەرنامەکە بەڕاستی گەرمیەکەین هیوای سەرکەوتنیان بۆ خوازم جا هیوادارم ئەترم شۆ و گەرمکردنە ئەوەنە گەرمی خۆمان گەرمامانە هەر تۆ دەست بە تورەکەی لای ئەتەسەمەوەی خۆمان کەوتم یا ئەڵڵا یەک دانەیە ئەو مایکە بەم بزانین بۆ کامیان بۆ هەردووچیان لەسەوتەوەرە گۆرانیڵەن ئێستا کامیان یەکەم جار گۆرانەکە ئەڵەن مهمە لەسەر شاری هەڵمەت و قوربانی شاری شاعیران ئەدیبان نووسەران شۆڕژێران سلێمانی لەسەر سلێمانی ئەنی هەردووکتان یەکی 5 جەقەبۆتان هەیە لەسەر شاری سلێمانی گۆرانی بڵێن هەرەوەی شارەکەم سلەیمانی شارەکەم سلەیمانی جێگەی باو با پیرانی شارەکەم سلەیمانی جێگەی باو با پیرانی
ئەوەی دۆستە پێی شاد بێ شێر بێ دوژمنەکانی لە دڵدا خۆشم دەوێ سێندم بە میهرەبانی شاری هونەرمەندانی چونکە شاری شاعیرانی شاری سەرکردەکانی شاری ڕۆشنبیرانی شاری مهەندیسانی عشقی ئەو باڵای بەرزەم بۆتە زلەی خایسانی جوانترین شارە بۆیە ماڵی هاتە سلەیمانی ماڵی هاتە سلەیمانیە ئەوشۆ مام ڕزگار دەیڵێ بە هەڵ بەست و گۆرانی لە دڵدا خۆشم دەوێ ئەی شاری سلەیمانی سەد بریا بمردمایە سەد بریا بمردمایە یانە لە قەبرسانی وەڵڵاهی پێم خۆشە گشتی گەڕاکەکانی مەڵبەندی سلەیمانی چون مەڵبەندی شێرانی مەڵبەندی شاعیرانی ئافرین شارەوانی چۆنە بەندەت پێزانی چۆنە بەندەت پێزانی هەستام کەدیم بەفرە باری وایە باری وایە باری وایە باری وە بەیانی لە خەواستام کەدیم بەفرە باری وە بینیم شاری سلەیمانی بینیم شاری سلەیمانی تارای زێڕی پۆشیوە زۆر لە مێژە دوژمنی وەڵڵاهی تۆقیوە ئەوەی دوژمنی هەیبوو لە مێژە لێی تۆقیوە وەڵڵا شاری سلەیمانی وەکو گوڵا غەمڵیوە وەکو گوڵا غەمڵیوەیە سندم بە خوداوەندە بەوەی بە حەواوە هەر دەبێت لێرە بمرم بۆ خۆم قەولێکم داوە شاری سلەیمانی بەهاشتێکی ڕازاوە ئەخدا بۆ خۆی دەیزانێت تاریخ نیشانی داوە هاری مەڵبەندی شێران لە دنیادا بناوە شاری مەڵبەندی شێران لە دنیادا بناوە ئەو شارە پڕ خوێناوە بەهەشتە قیبلەگایە سڵاو لە شاری سلەیمانی بەهەشتە قیبلەگایە لە دڵدا زۆر شیرینە هەر دڵی باشگایە سڵاو لە مامەیارە و سەچنار و ئەو سەرایە سڵاو لە مامەیارە شەن شوێنی خۆشی تایە سەرچنار گەلێ خۆشە لەو بەردەرگی سەرایە بە سلەیمانی وە نەبێ یەک کەلیمەم بۆ نایە شاری سلەیمانی نەبێ ئێمە چیمان کردایە لە دە زوڵم و زۆرداری پەنای شێمان بردایە پەنای شێمان بردایە ئەرەوەی سەد ماشەڵڵا چەند جوانە لە دووی دەمە دێوانە سلێمانی شاری خۆشە چون شاری شاعیرانە ئەم شاری ئەدیبانە
هەر دەبێت لێرە بمرم نێمنانجێ قەت برسانە سڵاو لە لە سلێمانی سڵاوێک لە سلێمانی جێگەی شێرە مەردانە باشتی ڕووی جیانە گەڕەکەکانی خۆشن بەماڵە شێغ مەولانە لێرە ئەو بەندەی دەڵێم کاروان چاچی بزانە مەڵکەنیمان زۆر خۆشە و لەگەڵ سابوون کەرانە کانسکان کۆنە گەڕاگیان لەگەڵ جوولەکانە خەباتمان لەبیر ماوە جێی مەڵبەندی کوردانە جێی مەڵبەندی کوردانە خۆشە دەنازم بەو شارەوە سلێمانی منە لە خۆشە دەنازم بەو شارەوە ئەما قسەی دڵمیشە نەک بیڵێم لە زارەوە ئەما قسەی دڵمیشە نەک بیڵێم بە زارەوە ژیان بە فیدای سلەیمانی من لە پار و پێرارەوە ئەگەر سلەیمانی نەبێ هەموو دەین بەلارەوە دوژمنی سلەیمانی گشتیمان بەزدارەوە گشتی بە سێدارەوە دوژمنی سلەیمانی کردمان بە سێدارەوەیە یاخوا بەخێر بێنەوە هەر تەمەەن درێژ بن دەنگ تا هەرواز وڵاڵ بێ بەخێر بێنەوە کاکەەوە دیارە حەماس گرتوێتی لە پەنای کە عەبدوڵڵا دانیشتۆ ماشەڵڵا کە عەبدوڵڵا باشەوە بەسەر ئەم شارەزلەیە گۆرانی ئەگەر تۆ بڵێن بەسەر شتێکی بچووکە گۆرانی بڵێ بڵێن گوڵی بامێ بۆ نمونە ئەتوانی بڵێ وەرێنە وەڵی کاکە ئەم بەندانی ئەوانێ لەمە هەر نایزانم کاک عەبدوڵڵا جان بازم کاک زایرەگە بە تۆ بڵین یەک کۆپ لە بۆ گۆرانی زیاد بکە قەت وتو دەگۆرانیشتیەوە من بمبورن هەرچەند لە بواری گۆرانی فۆلکلۆر و هونەر میلیەکانە نیش و شارەزایش و تاتمیان بەڵام نه ببوورێ ئەنی مەرسەم ئەوەی کە من کەلیمات و پێ هەڵدان شتانە نازانم بەڵام ئەگەر بمێ کۆپلێ زیاکم بۆ بەندەکانی ئەو کاکاروان و کاکڕزار ئەڵێم چایخانەی شەعب لە سلەیمانی جێی حەوانەوەی ئەدیبان و سەران و گشت هونەرمەندانی لەگەڵ گۆرانی ڕێکی چایخانەی شەعب لە سلەیمانی جێی حەوانە و هونەرمەندان و ئەدیبانی وەڵی باوکم ئەوش جووتی کرد وەڵا دەست قوربان کاک عەبدوڵڵا جان خەتەلی نێزان ناڵم بەڕاستی ئەمە پێشی کۆتایی بەرناکە بێ شتێکی خۆشمان بۆ بجێڕێتەوە یا قەت گۆرانی نەوتوە باوەڕێ بێ وەڵی یا لێرە نایڵێت نەوەڵی کاک جەزا بەخوا من گۆرانی جارجا وتووە بەڵام ئەنا تو شتێکمان بۆ بڵێ پۆرێ سیا چەمانەیە خۆ بۆ جلانەوە بەڕاستی خیوە حەزەکە گۆرانی کام بۆ وەڵا پێمان خۆشە نیلم باشترە ئێوە برادران حەزەکەم بیڵێن کاکی چاخانە شعب دیارە ژێرە دەنگی بووە ساعتەکە خەوتووە دەوڵام مەیڵە مادەمایلەمان ساعتەکە خەوتووە تا خەبەری نەبێت دایڵێن کاکە جان دەستخۆشی مادەوە بەکای زایی بەخسەمەکەی ئەو ئەرکەمە بەسەرشانیەوە خۆشی لە هەموو برادرانەکەین لە مەسابە ڕێزانە گۆرانێ بێژە خۆشەویستە وا بزانم ئەوەش پیاز نییە بۆی کە بڵێم لە بەرنامەیەکی ئاوا هەڵسەنگاندن بۆ دوو هونەرمەندی میلی ئاوا بکرێم هەڵبەتەیەوە خۆتا خەڵکیی دیار و ناسراون خەڵکێکن کە بەڕاستی جێدەستان دیارە هیوادارم ئەم بەرنامەیە بێتە وەی کە